نان خواردن و شێوازەکانی لە جیهاندا. چەندین تەکنیکی نان خواردن هەیە لە جیهاندا کە هەر وڵاتە و بەپێی کەلتورەکەی گەشەیان بە تەکنیکەکانی نان خواردن داوە. کۆنترین تەکنیکی نان خواردن دەگەڕێتەوە بۆ چینیەکان کە هەزاران ساڵ پێش ئێستا دوو چیلکەیان بەکارهێناوە بۆ نان خواردن و تا ئێستاش ئەو کەلتورە بەکاردەهێنن. دواتر ئەم تەکنیکە بە هەندێک لە وڵاتانی تری ئاسیادا بڵاو بووەوە و بووە کەلتور. یەکەم کەرەستەی نان خواردن لە ئەوروپا بریتی بوو لە گوێچکە ماسی و پارچەداری چەماوە، پاشان چەقۆی تیژ و نوکباریکیان بەکاردەهێنا. لە ئێستاشدا زۆربەی وڵاتانی ڕۆژئاوا چەنگاڵ و چەقۆی کانزایی بەکاردەهێنن. لە هەندێک لە کەلتورەکانیشدا پەنجەکانیان بەکاردەهێنن بۆ خواردن. بەکارهێنانی پارچەنانی ڕقیش بۆ هەڵگرتنی خواردن جۆرێکی تری کەلتورە باوەکانە کە وڵاتان پەیڕەوی دەکەن. لە هەرێمی کوردستانیش 3 جۆر شێوازی نان خواردن هەیە. زۆرینەی هاوڵاتیان بە کەوچک نان دەخۆن و هەندێکیش بە چەتاڵ و چەقۆ، هەندێکیش پەنجەکانیان بۆ نان خواردن بەکاردەهێنن و بە بەشێکی کەلتوری کوردی دەزانن. بەگشتی وڵاتان شانازی دەکەن بە کەلتورەکانیانەوە و چێژ لە خواردنە نەتەوەیەکانیان وەردەگرن و پارێزگاری لێ دەکەن. تۆ کام تەکنیکی نان خواردنە بەکاردەهێنیت؟